سڵاوتان نەبێت لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم سەرەتاش گرنگترین ناونیشانەکان. دەستەکەرکێشانەوەی حەلبووسی پەسەند نەکرا و گوێگری یەکەمی سەرۆکی پەرلەمانیش هەڵبژێردرا. کۆمەڵگەی نێودەوڵەتی داوا لە ئێران دەکەن دەست بە جێ هێرشەکان بوەستێنێت. لاهور شێخجەنگی ڕایدەگەینێت حیزبەکانی هەرێم خۆیان بۆ نەیارانی گەلەکەمان دەچەمێنن. هاوڵاتیان لە کڕینی شوقە و خانووی نەو پرۆژەکان ئاگادار دەکرێنەوە. لە کۆبوونەوەی ئەمڕۆی ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا دەست لە کارکێشانەوەی محەممەد حەلبووسی پەسەند نەکرا. لە کۆبوونەوەی ئەمڕۆی پەرلەمانی عێراق دەست لە کارکێشانەوەی حەلبووسی ڕەت کرایەوە و پەرلەمان متمانەی بەخشی بە موحسین مەندەلاوی بۆ جێگری یەکەمی سەرۆکی پەرلەمانی عێراق. لە کۆبوونەوەی ئەمڕۆی پەرلەماندا موحسین مەندەلاوی وەک جێگری یەکەمی سەرۆکی پەرلەمان متمانەی پێدرا دوای ئەوەی حاکم زاملی کە لە پۆستی جێگری یەکەمی سەرۆکی پەرلەمان بوو لەگەڵ پەرلەمانتارەکانی سەدر دەستی لە کارکێشایەوە. لە دانیشتنی دووەمدا دەرگای خۆکاندیدکردن بۆ جێگری سەرۆکی پەرلەمانی عێراق کرایەوە و پەرلەمانتاران موحسین مەندەلاوی، هاشم حسێنی، باسم خەشان خۆیان بۆ پۆستەکە کاندید کرد و لە کۆتاییدا موحسین مەندەلاوی بووە جێگری سەرۆکی پەرلەمان. کۆنسوڵگەری گشتی ئەڵمانیا لە هەولێر لە تویتردا نیگەرانی خۆی بۆ سەر هێرشەکانی ئێران بۆ سەر هەرێمی کوردستان ڕاگەیاند و داوای لە ئێران کرد هێرشەکانی سەر هەرێمی کوردستان بوەسێنێت. لە لایەکی دیکەوە کۆنسوڵی گشتی بەریتانیا لە هەولێر لە تویتێکدا دەڵێت بەریتانیا ئیدانی هێرشە بەردەوامەکانی ئێران دەکات بۆ سەر هەرێمی کوردستان کە پێشلکاریەکی بێپاساوی سەروەری عێراقە. ڕاشیگەیان بەریتانیا بەردەوامە لە پشتیوانیکردن لە سەروەری و ئاسایشی عێراق و هەرێمی کوردستان. لە لایەکی دیکەوە نوێنەرایەتی نەتەوەی گرتوەکان لە عێراق یۆنامی ئیدانی تۆپبارانەکانی ئێران بۆ سەر ناوچەکانی هەرێمی کوردستان دەکات و داوای دەست بەجێ ڕاگرتنی تۆپبارانەکان دەکات. یۆنامی ئاماژەی بەوەش کردووە دیبلۆماسیەتی ڕۆکێت کارێکی بێباکانەیە و دەرەنجامەکانی وێرانکەر دەبێت. ئەمڕۆ چوارشەممە بارەگا و کەمپی نیشتەجێبوونی هاوڵاتیان و حیزبی دیموکراتی کوردستان لە کۆیە و کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستانی ئێران لە سلێمانی و پارتی ئازادی کوردستان لە پردێ بوونە ئامانجی هێرشی درۆنی و تۆپخانەی ئێران. لاهور شێخجەنگی پەیامێک ئاڕاستی کۆماری ئیسلامی ئێران دەکات و ڕاشی دەگەێنێت سیاسەتی حیزب دەسەڵاتدارەکانی هەرێم پێشتر ڕامانگەیاندەبوو سیاسەتێکی تاگلایەنەیە. سەبارەت بە بردومانی ئەمڕۆی ئێران بۆ سەر تەواوی حیزبەکانی ڕۆژهەڵاتی لە هەرێمی کوردستان لاهور شێخجەنگی پەیامێکی بڵاو کردەوە و ڕێگەیاند بەداخ و پەژارێکی زۆرەوە ئەمڕۆ لە کاتی بردومانکردنی بارەگاکانی کۆمەڵ و دیموکرات چەندین هاوڵاتی مەدەنی بوونە قوربانی کە لە ناویاندا ژن و منداڵی کورد هەیە. دەژڵێت ئێمە پێشتر ڕامانگەیاندووە کە سیاسەتی حیزب دەسەڵاتدارەکانی هەرێمی کوردستان بەرامبەر دراوسێکانمان سیاسەتێکی تاگلایەنەیە. ئەو هەموو باوەش پێداکردن و خۆ چەماننەوانەی کە بۆ نێرانی گەلەکەمانی دەکەن کەچی ئەوان لە بەرامبەردا هیچ ڕێزێک لە سەروەری خاکی عێراق و هەرێمی کوردستان ناگرن. جەختیشی کردوتەوە سەرڕای سەرکۆنەکردنی ئەم هێرشانە. داوا لە حکوومەتی ئێران و تورکیا دەکەم هەرچی زووە بە ئامانجگرتنی ژن و منداڵانی کورد و خەڵکی بێتاوان ڕابگرن. لە جیاتی بەکارهێنانی ڕێگەچاری سەربازی هەوڵ بدەن بە دیالۆگ و ڕێگەی ئاشتیانە کێشەکان چارەسەر بکەن چونکە تازەخوای گەورە ئێمەی لەم سنووری جوگرافیا و لەسەر ئەم خاکە داناوە و هیچ کەس و لایەنێکیش بە کوشتن و بڕین جێگەمان پێلەق ناکات. بەڕێوەبەری گشتی و بەرهێنانی سلێمانی هاوڵاتیان ئاگادار دەکاتەوە لە کڕینی شوقە و خانووی ناوپرۆژەکان. بەڕێوەبەری گشتی و بەرهێنان لە سلێمانی و بەرهێنان ئاگادار دەکاتەوە تا گرێبەستی فرۆشتنی یەکەکانیان یەکلایی دەبێتەوە ناتوانن دەست بە فرۆشتنی یەکەکانیان بکەن. ئەندازیار عەزیز سەعید بەڕێوەبەری گشتی و بەرهێنانی سلێمانی نووسراوێکی ئاڕاستەی گشت و بەرهێنانان کردووە و تێیدا هاتووە و بەرهێنەری پرۆژەکانی نیشتەجێبوون پێش ئەوەی گرێبەستی فرۆشتنی یەکەکانیان پەسەند بکرێت نابێت مامەڵەی فرۆشتنی یەکەکان ئەنجام بدەن. ئەوەش خراوەتە ڕوودا و لە هاوڵاتیان دەکەن
هیچ یەکەیەکی نیشتەجێبوون نەکڕن ئەگەر گرێبەستی پەسەندکراوی بەڕێوەبەرایەتی و بەرهێنانی نەبوو. لە هەرێمی کوردستان لە ساڵانی ڕابردوو زۆرترین سەرمایە گوزاری لە بواری پرۆژەکانی نیشتەجێبوون ئەنجام دراوە و بەشێک لە پرۆژەکان زیاتر لە 10 ساڵە تەواو نەکراون و هاوڵاتیان تووشی زیانێکی زۆر بوون. لە شاپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشکرا شاد و بەختەوەر بن.